اینجا سەیری ئێستاش سەیری ئەم مساوەمەکردنە بۆی عەبادی ئاشتکەنەوە، بۆی ئێران ڕازیکەن، تەسەورکەن لە زیندانێکی کەڵەوانان کە هی یەکێتیە بۆوانێک کە نازان کەڵەوانان لەکوێ، لە سلێمانی کە دەرەچی بەرەو کەرکووی کا بەرەو دووکان بەرەو ڕۆژئاوای شار کە دەرەچی ئەوێ کەڵەوانانی پێڵێن لە زیندانی یەکێتی لە کەڵەوانان لەو ماوەی ڕابردوو خەڵکانێکی کورد مهندس خریجی طبی نەکولەی طبی سلکی طبی خەڵکانێکی مسەقف دیندار چەندین ساڵە لە زیندانیانان تەسلیمیان کردوون بە عەبادی ئەلەو وەجبیان کە ئێستا ئیعدام کراون لە ناسریە ئەم هەفتەی ڕابردوو کە ئەحکامی ئیعدامەکانیان لەسەر دەرچوون. جا سەیری ئەم دڕندەیەتیە کە ئێستا سەرباری ئەوەی کە خۆیان کوشتویان، سەرباری ئەوەی کە خۆیان لەژێر تەعزیبی ئەوانە ڕوحیان دەرچوو. برامان هەبووە پێیان نەوتوە ناوچێ 25 ڕۆژ لەسەر یەک لێی دراوە، 25 ڕۆژ لەسەر یەک. دوای ئەمە تەبعاً بەس لێدان بێەوەی ناوی بپرسن